ئەمانەوە هەر لەم شوێنانە ژیاوین وەکو دێ ئەلبسەباح کاتی خۆی ئەم زەویانە هەمووی دەیم بووە ئێستا لەخوا بەزیاد بە سایەی ئاو و بە سایەی ئەم تەکنۆلۆژیای تازەوە هەموو شتێک ئاسانکاری بۆ کراوە کاتی خۆی درەو ئەکریا گەنم ئەکریا بە دەست درەوە کریا هیلاکەتی زۆر ئیتر گواستنەوەی زەحمەت بوو ئێستا هەمووی لە شوێن خۆیان دەڕاستێ درەوێکا و کۆمەڵێکا و یەکسەر ئەیبن بۆ سایلۆ ئێمە بە بۆنێ ئەوەیە کە زەویەکانمان بەراوە ماشەڵڵا ئینتاجە زۆر باشیەیە لە پارێزگای سەلاحەدینەوە کتابی شکورمان بۆ هاتووە لەبەر ئەوەی ئینتاجە زۆر باشمان هەبووە وەڵی جار بەجار ئەمە شتێکی سیاسیە ینی ئەمە هەموو زەویەکانمان عەقدی ڕسمیە هیچ کێشەیەکمان نییە بەڵام لە سەرەکەی لە شنگاڵەوە هەتاکو خانەقین هەرجانە جارێ سەرێکە 4-5 عارەبتێن 15 ماڵ تێرن و کێشەمان بە دروستەکەن بەڕاستی هیچ حەقیانش لەسەر ئێمە نییە یعنی ئەو کاتە عەرەبەکان هاتون بۆ منتقەی کولیتەپە خەڵکێکی زۆر یعنی خۆتان گشتان بینیتان خەڵکێکی زۆر بە هیمەتی خەڵکەوە یعنی خەڵکی دووسخورمات و خەڵکی داق و خەڵکی هەفتەغار و دیەکانە هەمووی هاتن بەرەنگاری ئەو خەڵکە بوونەوە ئەو عارەبانەی لاحە ئەیسە من باوکم هەرم کاری کردووە بابام هەرم کاری کردووە ئیتر چی باغداری بێ چی گەنم بێ چی جۆ بێ یان شامی و یان کاڵاک وتر ئێمە پیشەمە هەر ئەمانە لێرە جوتیاری پیشەیەکی زۆر باشی هەیە ئیتر ماشەڵڵا بۆنی ئاوە بۆنی مەکینەمان هەیە دەڕاستە هەیە ئیتر هەموو ئالەتەکان هەیە ماشەڵڵا بەشەر هیلاک ناوێت لێرە وەکو جاران نییە وەڵڵاهی بەداخۆ ئەمانە عارەبەکانە ساڵ 75 هاوردیان ئیساکە ئیتر لەم ناوچە وازان کورد نەماوە ئەوە هەم دووبارە گەرەکیانە بێنەوە ئەمە کاتی خۆی سەدام حوسێن هاوردیانی ئیسە وازان هەموو کورد نەمانە وازان هەجارێن سەدام حوسێن نییە هەم وازان گەرەکیانە بێنەوە بەڵام زۆر دەستخۆشی لە مەڵبەند و لە کاکمەلا حەسەن و کاکمەلا کەریممانە ئەکەین ئەنی کا ئەو ڕۆژە خۆیان ئەلەورە بوون نیانشت ئەو وەزع ڕوودا ئەندام پەرلەمانەکانیش بە هەمان شێوە لە بەغا هەم پاڵپشتی ئەمە